من ناو مصطفى جلال عباس محسن آغايا لەنەوەی سەی محسن ئاغای کفرین یەکێکین لە بنەماڵە دێرینەکانی ئەم شارە مێژووی بنەماڵەکەمان بۆ سەردەمی سوڵتان شاه مەعسووم کە باپیرە گەورەمانە لە کفریا ژیاوە، بەڵام ئەوەی کە بەڵگە بێ بۆمان ماوێتەوە بەڵگەیەکی ڕسمی بێ لەنەوەی سەی قاسم ئاغای کە ناسراوە بە قاسم ئاغای خانزادە ساڵی 1725 لە شاری کفریا کۆچی دوایی کورەواتە من هەشتەمین نەوەی سەی قاسم ئاغام. ئێمە وەکو نەوەکانی سەی محسن ئاغای کفری و بنەماڵی ساداتی کفری لەگەڵ چەند گەنجێکی بنەماڵەکەمانە هەستاین بە کۆکردنەوەی ئەو کەرەستە و پاشماوانەی کە لە باو باپیرانمانەوە ماوەتەوە تقریبا نزیکەی 40-50 ماڵێکە بوو، هەستاین لێرە بۆ ئەوەی نەفۆتی و بمێنێتەوە کردمان بە مۆزەخانەیەک. سەرەتای مۆزەخانەکە بۆ ساڵی 2011 دەگەڕێتەوە، بیرۆکەی چەند کەسێکی بنەماڵەکەمان بوو، بەڵام ساڵ بە ساڵ زیاتر پەرمان بە مۆزەخانەیەدا و فراوانمان کردەوە. لە داهاتووشا بەرنامەمان هەیە فراوانتری بکەینەوە. ئەم مۆزەخانەیە هەمیشە دەرگای واڵە بۆ دەرگامان کراوە بووە بەڕووی هاوڵاتیان و خەڵکی شار و دەرەوەی شارە. کەرەستەی دەگمەن و مێژووی تایە هەندێک لە کەرەستەکان بۆ نمونەی سەی عومەر ئاغای باپیرە گەورەمانە کە لە ساڵی 1720 سەرۆکی ئەم بنەماڵێ بووە، هەندێک لە کەرەستەکانیشیش سەی ئەحمەد ئاغای باپیرە گەورەمان و ئیتر نەوە بەنەوە بووە، هەندێکشی ئەوانەشی کەوا بڵین نوێی سەردەمی 60ەکان و 70ەکانیشی تایە. باقی کەرەستەکان زۆر زۆرن، وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد. ئەم خانوویە بینی کە پێڵەن حرەمسەرا، لێرەتە ژوورێکە، کەرەستەکان زۆر زۆرن، لە بەرنامەمانەیە لە داهاتووە چەند ژوورێتری شەر ناو حرەمسەرایە بتوانین بکەینە گەلێریەک و کۆمەڵی کەرەستەی دیکەش هەیە، ئەتوانی ئینشەڵا داهاتووە شوێنەکە فراوانتر بکەین. بنەماڵەی ئەمە لە سەردەمی باوباپیرانمەوە بنەماڵەیەکی ڕۆشنبیر بوونە، جیاوازیان نەکردە لە نێوان هەردوو ڕەگەزی نێرین و مینە. لە ساڵی 38 کە قوتابخانەیە بۆ کچان کرایەوە، بنەماڵی ئێمە دەست پێشخەریکی باشیان کرد، کچامان چوونە قوتابخانە و لێ قوتابخانەیان تاوا کرد، دواتر چوونە شارەکانی دیکە عێراق و کوردستان بڕوانامەی گەورەیان بەدەستێنا. بەڵێ ئەم شوێنە کە ئەم ماڵە بە ماڵی سەی محسن ئاغا بەناوبانگە، بەڵام لە ئەساسا لە بنەڕەتە لەلایەن باپیرە گەورەمانەوە سەی عومەر ئاغای گەورە دروست کراوە. سەی عومەر ئاغا وەکو لە کتێبە ئاماژەی پێکراوە لە ساڵی 1720 سەرۆکی ئەم بنەماڵێ بووە، دیۆخانێکی گەورەی دروست کردووە. ئەو خان و کۆشکی کە دروست کردووە پێک دێ لە دوو بەش، دیۆخان و حرەمسەرە. حرەمسەرەوە تا شوێنی حەسانەوەی ئافرەت و ئەوانی کە میوانێک هات لە حرەمسەرا حەسانەوە مانەوە. بنەماڵی ئەمە پێگەی سیاسی گرنگیان هەبووە، چ لە حکوومەتی عێراق و چ لە کوردستانیشە. لە ساڵی 1922 کە جارنامەی حکوومەتی کوردی ئەوەی شێخ مەحموودی مەلیکە دوو کۆنگرەی بەس لە هەندستان گەڕایەوە، لەم دیۆخانەدا ئەعلانی حکوومەتی کوردی کرا. ئەم کەرەستانی کە بینی لێرە زۆربەی بەکار هاتوون، کۆمەڵی کەرەستە وەکو لێرە بینین دەلەی قاوەیە و سەماوەرە و کۆمەڵی کەرەستەی تریشەیە کە ئەمان لێرە سنووقێکایی سەردەمی کۆن باپیرە گەورەمان ئەحمەد ئاغایە زیاتر لە 160-170 ساڵ تەمەنێتی تر، کۆمەڵی کەرەستەی دیکەشن کە بەکارێنە لەو سەردەمەیە خەڵکیان بەکارێنەوە، هەمانیش بە هەمان شێوا بوو. ئێمە وەکو بنەماڵەی سەیدەکانی کفری هەر ئەم شوێنەی کەوا ئەبینی خانوویەکی مێژوویە و دێری ناتوانیمە ئێمە ئەم مۆزەخانەیە لێرە بنیاد دروست بکەین. بە حەقیقەت لە داهاتوو شار خۆمان چکە مۆزەخانەیەکی ئەتوانین بڵین عائیلیە، بەڵێ دەرگامان واڵایە بۆ هەموو کەسێ، بۆ هەموو چین و توێژێک، بەڵام لە داهاتووتە ئینشاءڵڵا وەکو پێشتریش باسم کرد فراوانیەکەینەوە.